السلام عليكم ورحمة الله وبركاته. برزكانم گۆڕانکانەکانی ژیانی ڕۆژانەمان وامان لێکات کە چەند بابەتێک بور و ژێنین بۆەوەی کە وەڵامێک بێت بۆ کۆمەڵێک پرسیار یان بۆ کۆمەڵێک ڕووداو و بۆ ئەو شتانەی کە ڕۆژانە بەرچاوماندا ئەگوزارێت بە تایبەتی بەرزبوونەوەی کاڵاکان و زێڕوزی و هەڵکشان و داکشانیان و وەڵامێکیش بۆ بێت بۆ ئەوەی کە زۆر پرسیارەکرێت بۆی کە ئایا خان و بێنم بە قەرز لە ڕێگای بانکەوە یان سیارەکردن لە ڕێگای بانکەوەی هەر شتێک لەو شتانەی کە پرسیار ئەکرێت. بەداخەوە فتواگەلێکیش ئەدرێت بەوەی کە ڕیبا ڕێگا پێدەن بۆ سەکەن یاخود بۆ هەر شتێک لەو شتانەی کە ڕیبای لەسرە، یعنی کە ئینسان بستە بانک لە بانکە ڕیبا بێنێت کە بەڕاستی ئەگەر بێت و ئەو کەسانێک ئەم جۆرە فتوانە ئەدەن واللهی لە سیستەمی دارایی ئەم جیهانی ئەم ڕۆمان بزان باوەڕ ناکەم ئە فتوایە بدەن، بەڵام کێشەکە نەزانینەکەیە بۆیشە کە ئاڵێن گەورەترین دوژمنی مرۆڤ نەزانینە. ئەگەر بزان باوەڕ ناکەم ئەم فتوایانە بدەن، بە تایبەتی ئەو کەسانەی کە بێئەدەبی ئەنوێن بەرامبەر بە پەروەردگارە کە ئەڵێن چی ئەو باڵت بەو ملەی بڕۆ قەرز بکە لە بانکە. بەڕاستی ئەمە ئەو پەڕی بێئەدەبی بەرامبەر بەخوای گەورە کەسێک لە خۆی ڕاببێنێ کە بەرەنگاری پەروەردگار ببێتەوە بۆی ئەگەر حەڵاڵ حرام نەبوو یان حەڵاڵ بوو ئەوە ئەم بەرپرسیارەتی ئەگرتە ئەستۆ لە کاتێک کە کەسەکە دەستی بۆ شتێک بردووە کە پەروەردگار حەرامی کردو کەسەکە خۆیەکە بە وەچیت بۆی کە حەڵاڵە بڕۆ بۆ سەکە نەبیهێنە یان بۆ هەر شتێکی ترا بهێنە. بێگومان لە سیستەمەکە نازان بۆی ئەو قسە ناکەن وما قەدەر الله حەق قەدری خی گەورەش نازان ئەکە پێویستە قەدری بزاندرێت و ڕێزی لێ بگیرێت و ئاەتەکانیشی بەهۆنتە وەربگیرێت. بۆش حەز دەکەم ئەو کەسانی کە ئەم جۆرە فتوایان داوە بۆی کە یەک تۆس بە خۆیاندا بستنەوە لە هەمان کاتیشدا و زۆر بە وردی گوێ بدەنێ، چونکە ئەم سیستەمە داراییە بەو شێوە بنیات نەنراوە کە 1990 لەدایان نوێی خەڵکی ئەم سەرزەوی ئەمڕۆکە وا تێگەیشتووە. بۆ نمونە وا تێگەیشتونە بانکەکان کە پارە ئەدەن بە خەڵک ئەجە بانکی مرکزی عێراقی بی، ئەڵمانی بی، ئەمریکی بی، بەریتانی بی، هەرێکی لەو بانکانە وازان ئەو بانکە پارەی خۆی هەیە لەو پارەیە ئەدا بە خەڵک. ئەم بانکەش مادام مۆزەفی هەیە و بینایی هەیە و ئاو کارەبا و مەسرەفیە ئەبێ حەقی خۆی وەربگرێتن و مەسرەفیش دەربکە و قازانجیش بکات. هەروەک چۆن لوزنەی لیژنەی فتوای عێراق و کوردستانیش وە هەندێک لە ئەو کەسانێک کە فتوایان داوە لەسەر ئاستی تاکە ئەبینی فتوایان داوە بەوەی کە ئەم ڕێژە سوەی کە بانکی مرکزی عێراقی ئەیدات ڕێژەکەی کەمە، هەر بەشی ڕسومات و مۆزەفەکان و بینایەکەی خۆیە، بۆیشە جائیزە بچن بهێنن. وازان ئەو بانکە پارەی خۆی هەیە لە کاتێکە ئەسلەن سیستەمی دارایی جیهانی ئەمڕۆکە لەسەرەوە بنیاد نەدراوە. غەڵەتە 100% غەڵەتە مشت ئاگادار بە 180 پلە عەکسەکەی ڕاستە. ئەی چۆن ئێستا بۆتانی باسەکەم ئاگادار بن بانک ئەو پارەیەی نییە و ئەو پارەی خەڵکی دایناوە لەسەر ئەو پارەیە نییە پارە بدا بە خەڵکانی کەسی سێم، بەڵکو ئەسلەن لە ساڵی 1970ەوە سیستەمی دارایی جیهانی گۆڕدراوە، نەزێڕە نەزیوە نەزێڕ و زیویشی لەگەڵدانراوە، نە هیچ کانزایکی لەگەڵدانراوە و نە پارەی چاپکراوی شەیە دانرابیت بڵێ ئەم پارە دانراوە. بەڵکو باش بزان جوان گوێ بدەنێ، بەڵکو پارە کاتێک دێتە ئارا و لە دایکە بێت کاتێک کە کەسێک ئەچێ قەرز بکە جا ئەم کەسە لەسەر ئاستی سەرمایەداری بێ، سەرمایەدارێک بێت یاخود وەزیرێک بێت یان حکوومەتێک بێت یان تاک بێت بچی بۆ خانوبەرە یان بۆ سیارە یان بۆ هەر شتێک بچی بهێنێت لە ڕێگای بانکەوە، ئەو کاتە ئەو ڕێژە پارەیە لە دایکە بێت. نەزیێڕە نەزیوە نەکانزایە نە پارەی خۆشانە هیچیان نیە، بەڵکو پارە ئەو کاتە لە دایکە بێت کاتێک کەسێک قەرز دەکات. یعنی پارە بە درێژای 6,000 ساڵی ڕابردووی مرۆڤایەتیش و پێشترێژ زێڕ و زیو بووە، یعنی لە 6,000 ساڵ زێڕ و زیو بووە. پێش 6,000 ساڵەکە کاڵایان بەرامبەرێکی گۆڕێتەوە، یعنی گەنم بەجۆ یاخود خشەڵ بە شتێکی تری کە خۆراکان بەرامبەر بە یەکتری دوای زێڕ و زیویان دۆزیەوە مرۆڤ. والحاصل
هەتا 1970 ئەو سیستەمە وا بەڕێوە چوو بەڵام 100 ساڵی بە لێستاکەش بام لە ساڵ 1970 بۆ جارێکم دلار هاتە ئاراوە بەوەی کە زێڕۆزی و لە مەخزن دانرابوو وەکو یەدەک حکومت ئەمریکای دای ئەنا و بەقەدرای ئەوەندە پارەی چاپە کرد بەقەدرای ئەو زێڕەی کە وەکو یەدەک لە مەخزنەکانی خۆی داینابوو. بەڵام لە ساڵی 1970ەوە ئەم سیستەمە نەماوە ئاگادار بە بۆیە فتووە بزانێتە چیەدەن بەڕێزەکان خۆشەویستەکان بەڵکو ئەم سیستەمە لەسەر قەرز بنیادراوە هەتا مرۆڤێک قەرزنەکە ئەم بانکە ئەو پارەیەی نابێ و نییە پارەش ئەوەندە لە دایک بێت ئەوەندە بەبێ هیچ شتێک بێتە ئاراوە چی بە دوای خۆی دادنێ هەڵ ئاوسان بە دوای خۆی دادنێ لە ئابووریدا پێناسێ ئابووری بە کورتی مختصری ئەوەیە عەرز و تەڵەبە هەر شتێک کە عەرز کرا تەڵەبی زۆر لەسەر بوو ئەم شتە گرانە بێت بەڵام بەپێچەوانە شتێکە عەرز کرا بەڵام تەڵەبی لەسەر نەبوو بەهایکەی دابەزێت ئێستا ئەم دۆلارێکە بەو شێوە لەدایکە بێت پارەکە زۆرە بێت کە زۆر بوو ئەبینی لە ئەنجامی زۆریەکەیە چی دێت بەهای دێتە خوارێ کە بەهای دێتە خوارێ ئەبینی ئەگەر خانوبەرەیە ئەگەر سوتەمەنیە ئەگەر زێڕە ئەگەر زیوە ئەگەر کانزایەکانی ترە ئەگەر نەوتە ئەگەر هەموو شتێک بینی لە ساڵ 1970 تا ئەمڕۆ سەیریکە لە 500 و 2000 و 3000 لە 3000 4000 شتەکان لە خۆیاندا بەرز بوونەوە بۆ چونکە ئەم پارەیە بەو شێوە لەدایکە بێت بەداخەوە یەکێ لە موفتیە بەڕێزەکان کە ناوی نادەم کە چەند ساڵی لەبەر لە ئێستاکە ئەمری خوای کرد لە قەتەر ئەژیا یەکێ لە سەوت لە یوتیوبەی کە ئەبینی پرسیاری لێکە لە مامۆستا شێخ ئەڵێ پێش 20 ساڵ بە لە ئێستا پرسیارم لێ کردی بۆی کە خانوویەک بینم بۆسەکەن بە قەرز لێ نەگەڕای بیهێنم ئەو کاتە بە 200,000 ئێستاکە ئەم خانوو بە 400,000 کە لێ نەگەڕای بیهێنم ئەم شێخە بەڕێزە خوا لێی خۆش بێت وەکو بڵێ هەست بە شەرمەزاری ئەکات ئەڵێ مادام بۆسەکە ناتوانێت بچی بێهێنی توانە یعنی وا لێکەداتەوە وای وێنە ئەکات کە هەڵەیەکی کردو لەو فتوایە کە لە کاتێکە پەروەردگار حەرامی کردووە لەسەر ئاەتەکەی خوای گەورە وتین بۆ دنیا بیهێنی بەڵام لە دوای 20 ساڵ کە خانووکە بەرز بۆ تۆ کابراش ئەڵێ بە فتوای تو نەمهێنا ئێستا خانووکەم پێ ناکڕێ بۆشە لەسەر ئەم فتوایە خەڵکانش یەکجار زۆر چونە خانوویان هێناوە وەکو هەست بە شەرمەزارێک بکات لە کاتێکە دەبووە بیگوت بایە ئەخر لە بەرچی ئەم خانووە لە 20 دەفتەر بۆتە 40 دەفتەر پرسیارەکە لەوەدایە لە ئەنجامی ئەوەی کە تۆ نەبوویە هۆکاری بەرزبوونەوەی ئەم نرخە بەڵکو ئەو خەڵکانێک کە هێناویانە بۆتە هۆکاری بەرزبوونەوەی ئەو نرخەکەەوە تۆ دەست نەبووە لە هەڵ ئاوسانی جیهانی لە بەرزبوونی نەوت و زێڕوزی و کانزاکانی تر و وەخان و بەرەوانە بۆش ئەگەر بێت و ئێستا فتوایەکە بدەم بڵێم بۆت هەیە بهێنی دەبا وای گوتبایە 20 ساڵی تر نەوەکانی ئێمە بێت بە 600,000 بیکڕن ئەو کاتە بە منداڵەکانیشان قەرز بدەنەوە ئەم پارە کۆتایی نایە هەروەک چۆن ئێستا بۆ لە زۆر وڵاتە بۆ نمونە لە فەڕەنسا کابرا خانووی خۆی کە هەیە زیاتر مەسرەفی لەسرە وەک ئەوەی کە لە کابرا کرێچی بێت لە کەنەدا ئەبێت خانوو ئەوەندە بەرزە ئەوەی کە بە کەڵک نێ لە بینی ملیۆنێک تا 2 ملیۆن دۆلاری کەنەدیە کەواتە منداڵەکانیش قەرزەکەی بدەوە قەرزەکەی خلاص نابێت لە ئەڵمانیاش خانوو تۆزێ بە کەڵک بێت نزیکەی 9 ملیۆن دۆلار یۆڕۆ یعنی 50 دەفتەرە بۆچی بەرز بێتەوە لەبەر ئەوەی ئەم پارەیە هەتا خەڵک زیاتر داوا بکات و زیاتر چاپ بکرێت کە هیچی لەگەڵدا نەدراوە کەواتە ئەم هەموو شتانێک کە لەسەر زەویدا هەیە بە شێوە گشتێکی هەر هەمووی هەموو کانزایە گران بووە 20 ساڵ بەر لە ئێستاکە کارەبا بەچەندی بوو ئێستا بەچەندە خانوبەرە بەچەندی بوو ئێستا بەچەندە سوتەمەنیەکان بەچەندی بوو ئێستاکە بەچەندە زێڕۆزی و بەچەندی ئێستا بەچەندە ئەمە بەڕاستی پرسیار گەلێکە بەداخەوە 1999 لە دەیان نوۆی خەڵکی نازانێ بەڕاستی ئێمە سەردەمێکی دەجاری داژین کە خوای گەورە بۆی باس فەرمێ شەیتان وتی چی لە ئوزەیینەن لەهم فی الأرض زەویان بۆ ڕازێنمەوە ئەگەدار بە شتەکە بە ڕازانەوەی ئەبینی لەو 56 ساڵیدا ئەبینی شتگەلانێک
شتگەلانێک دروست بوونە بینایی زۆر دروست بوونە جادە و ڕێگاوبان و ئەوتۆبانێکێک زۆر دروست بوونە ڕازاوەڕێکی زۆرە خۆشێتان وتی چی لەئوزەیینەنە لەهم فی الأرض نەیوت لەئودەممیڕەنە لەهم فی الأرض نەگوت لیان وێرانەکەم وتی بۆیان ئەڕازێنمەوە بەچە ڕازێنێتەوە بە ڕیبا ئەم ڕیبایش چی بە دوای خۆدان ئەم گرانیە بۆیە دەبێت ئافرەتانی ئیشی بکەن و زەواج نامێنێت تەلاق زۆرە بێت لە دایکبوون نامێنێت مەمچی شیری مەمچی دایکان وشکە بێت منداڵدانیان ئەبێ وەرجێڕن ئەبێ تەلاق زۆرە بێت منداڵ لە دایکبوون نامێنێت وەرحاصل نەخۆشە نەفسیەکان زۆرە بێت ئەوەی کە لەو 50 ساڵی ئەبینی کە ڕوویداوە خۆتان ئەبینن شتێک کارە ساتێک دروست بۆ لە نێو کۆمەلگای مرۆڤایەتیدا و ڕازاندنەوەکانیش دیارە ئاگادار بن بەبێ ڕازاندنەوە شتەکان نابێت کەواتە ئەم سیستەمە دارایی کە ئێستا توی بینی کە خەڵکی فتوای لەسەر ئەدا وازان ئەم پارەیە هەیە بەس بەشی ڕسومات و مۆزۆفەکانی خۆیت لە کاتێکە لەو ئەمە سیستەمەکە وانە پارەکە وا لە دایک نابێت بەڵکو سەیری بکە ئەو بە شێش ئەفلام کارتۆنی با بڵێن ئەم کابرایە ئەوە قەرز بکە ئەمەش بانکە سەیریکە چەندی پێویستە دەفتەرێکی پێویستە 10,000 پێویستە دەفتەرێککە پێویستە سەیریکە سەیریکە ئەمە بانکە ناوەخۆیەکانە ئەمەش بانکی سنترالە مرکزیەکەیە بۆ بانکی مرکزی عێراقی حساب بانکی مرکزی سنترالە بانکی مرکزی عێراقیکە بیت یان بانکی دۆیچە بانک بیت یان بانک ئۆف لۆندن بی یان ئۆف نیویۆرک بی ئەوانە بانکە مرکزیەکانن باشە ئەم بانکە مرکزیە ئەمە فەرخەی ئەم بانکانەیە ئەمە ڕوخسەت لەمە وەرگرتووە کە بانکێک بکاتەوە ئەم بانکە داخلیانە کە پارە ئەدەم بە خەڵک ئەزان ئەبێت چەندی هەبێت کە کابرا یەک دەفتەری پێویستە ئەبێت یەک نقطەی داناوە سەتایەکی ئەو ڕێژەیە هەبێت لە بانکی مرکزی دابنێ یعنی کاتێک با بڵێن ناوێک دابنین ناوێک پێتەر با ناوێکی ئەوڕۆپی دابن پێتەر ئەچێ قەرزەکات دەفتەرێکی پێویستە ئەم بانکەی ناوەخۆیە پێویستی بە یەک وەرەقە هەیە یەک وەرەقە لە بانکی مرکزی دابنێت ئەمە لە بەدەل پێتەر یەک وەرەقە ئەو چەندی وەرگرتووە یەک دەفتەری وەرگرتووە ئەم دەفتەرە لە چێ ڕادێت تەنها بۆی ئەنووسرێت باشە کاتێککە داوای پارەش بکات بە کاش وەربگرێت سنترالەکە بۆی کۆپی ئەکات کۆپی ئەکات ئێوە پارەیە زێر لەگەڵدا نەدراوە کەوا تەنها کاغەزە کۆپی ئەکات و فڵان پێتەر ئەوەندە پارەی پێویستە بەدەستی ئەوێت ئەمە بە حساب نایەوێت بە دیجیتاڵی کەواتە بۆ هیچ فەرقی نییە چ بۆت بنووسێ چ بە کاغەز بیاوێت یان هەر ئەو ڕێژەیە کە کاغەز هەیە لە ئارادا ئەوەندەیان کۆپی کردو بەشی ئەوانە بکات کە لە هەموو جیهاندا ئاگادار بە لە هەموو جیهانداگە بە شێوە گشتەکەی وەربگرین 102 پارەی بەرجەستە هەیە ئەن لەو 102 ئەتوانە بیدەنێ لە ئەڵمانیا 107 یای 107 پارەی ئەڵمانیە کە 2 تریلیۆن و داهاتی ساڵانەیەتی کەش قەرزێکی زۆری لەسەر ئاگادار بن 107 ئەو پارەی بەرجەستە یعنی ئەتوانی ئەگەر خەڵکانە زۆر داوا نەکەن تەنها خەڵکانش کەم داوا بکەن 107 بەشی ئەو خەڵکە ئاکات کە داوای پارەی کاشەکەن بۆ شایانەوەی کاش نەمێنێت ئەمە نهێنێکەیە کەواتە چەندی پێویستە یەک وەرەقەی پێویستە بۆی کە لە مرکزەکەی دابنێت ئەمەشیان کە بەرکە ناوە خۆیەکەیە بوو بە بەڕقەم بوو بە خاوەنی دەفتەرێک لە کاتێک ئەمە قازان ئەمە وەری گرتووە بەڵام ئەمە باڵانسەکەی لە لای ئەوەیە ئەمەش وەری گرتووە بە یان بە کاش یان بە دیجیتاڵی وەری گرتووە کەواتە ئەمەش بوو بە خاوەن ئەم ڕێژەیە بە ڕێژە ئەویت کەش بوو بە خاوەن ئەم باڵانسەی کە لەسەر ڕقم حسابەکەی دادراوە یان پێتان تەعجوبە بەڵێ ئەمە سیستەمی دارایی جیهانی ئەم سەردەمەمان لەسەر قەرز بنیاندراوە هیچ عیلاقەی بەوە دانێ بڵێ ئەم مۆزەفە و ئەم کۆمپیوتەرە و ئەم بینایە مەسرەفی لەسەرە بۆیە دەبێ پارەی مۆزەفەکان و کۆمپیوتەرەکەی و کارەبایەکەی و بینایەکەی دەربچێت بۆی ڕێژەکەی 102 لە کاتێکە ئەمە سیستەمی دارایی نییە کەەوە فتوای لەسەر دەدرێت یا خۆت خەڵک بۆ ئازانێت خەر ئەوانش حەقی خۆیان قازانج بن ئەسلا قازان جیوان لەگەڵ ئەم سێکە لەگەڵ چدایە یەک دقا لەگەڵ ئەو پەنجەیدا یەک پیتەوە ئەم پەنجە سەحراویە کە کلیچێک ئەکات لەسەر تاو لەسەر بۆی نووسرا و چۆ سەر ڕقم حیسابەکەی و لە کاتێکە بەچی تەواو بزۆبت ئەوە
پارێک هاتە ئاراوە کە ئەلکترۆنیە و بەو شێوە پارەکە لەدایک بوو تەواکە سەیریکە ئێستاکە بینەوە سەرەوە ئەوەت ئەم پەنجەیە کەواتە سیستەمی ئەمڕۆی جیهانی پەنجەیە ئەو کلیکەیە کە تۆ ئەڵێ پارەکە بە قەرز وەرەگرم تاو کلیکە جێسە کردو تا ئەو پارە لەدایک بوو ئێچی لەگەڵ هات هیچ کانزایەکی لەگەڵدا نهاتوە نەزێڕە نەزیوە نە کانزایەکی ترێکەیە نە ترە هیچ شتێک نییە ئێ باشە ئەی چۆن فتوا درێ لەو شتانە ساء ما يحكمون بەڕاستی حکومەکی زۆر هەڵە ئادەن شەیتانی کە دەجال کە دێ بەو شێوە دێت ئێستا ئەمە چ لەگەڵ خۆی دادێنێ پرسیارەکە لەو دایکا کە ئەمە زانیمان ئەو سیستەما وا لەگەڵ خۆی ناوە ئەم گرانیە کە بە جیهاندا بڵاوە بێتەوە کە زێڕ و زی و گرانە بێت هیچ علاقەی بە شەڕی ڕەفح و مەفح و غەزە و ئەوەندا نەگەدار بە هیچ علاقەی بە ئوکڕانی نییە کە لە دەرسەکان ڕابردوو باس کرد علاقەی بەم سیستەمە قەرزیەیە کە هاتۆتە ئاراوە ئەم پارێتی پێڵێن ئەم پارێ پێ ئەڵێن فیات گێلد فیات وشەیەکی لاتینە فیات یعنی ببە یعنی ببە ئەبێت یعنی بە چەقەنەیەکە ئەڵێ ببە ئەبێت کون فەیەکون کە خۆی گەورە بیوێ شتێک دروست بکات ئەفەرمێ ببە ئەبێت ئەماش لەسەر ئەم ناوە بینی ئەم ناویان لەو پارەیە ناوە فیات گێلد یعنی ببە باشە برایەکانم خۆشەویستەکانم ئەمێ مەوزوعەکە نە مۆزەف و نە ڕسومات و نە بینا و هیچ علاقی بە مۆزوعەدا نییە باشە ئەم پارەیە وا لەدایک بووە سەیرێک بە نمونەشتان بەمێ بۆ ئەم پارەیە ئەلێ پرسیاتە لەوە کردو ئەو پارە گیرفانتان ئەگەر کاغەز ئەگە خوردەیە یان ئەگەر دیجیتال لەسەر ڕقم حسابەکەتانە ئەم پارە لە چ لەدایک بووە هەرو تازە بۆم شەڕاکردن ئەڵێ ئەم سیستەمە بزە بۆی بنووسێڵێ ئەڵێ ئەم ئەگەر دیجیتال ئەگە پارەکەش بیان بەردەستەیە لە ساڵی هەفتایەکەوە سیستەمێکی ترە نەزێڕە نەزیوە نەزێڕ و زیوش لەگەڵ دانراوە بەڵکو چیە فیات مەنی سیستەم باشە بخۆشتان لە گۆگل و یوتیوبێ بگەڕێن بزانم مانای چییە فیات مەنی سیستەم باشە ئەم پارێتیە ئەڵێ ئەو پارەی کە هەیە لە جیهاندا سەتاییەکی لە چێنترال دانراوە لە بانکی مرکزی دانراوە ئەوەکەی دیکە یان وەهمە ڕقەمە یاوەتە بەرجەستەیە کە بەرجەستەکەش کە باسی پێ سەتا دووە بە تەواوی جیان ئەجە وڵاتەیە سەتا پێنجە سەتا سێ دووە بەڵام بە شێوگەشتەکەی سەتا دوو لە جیهاندا هەیە کار هەمووی وەهمە یان چەند تریلیۆن لە دنیادا ئیشی پێکرێت هەمووی وەهمە ئەم وەهمەش واکات کە هەڵ ئاوسان لەگەڵ خۆیدا دێنێت حتا ئەگەینا کۆتایی داڕمانی جیهانێک چووکە سیستەمی تۆپەڵە بەفریە تا دێ گەورەترە بێت ئاخیرەکەی داڕمانێکی گەورە جیهانی بە دوای خۆیدا دێنێ وەکوڵێن ئەڵێ نازانین ساڵێککە ڕوەدات 10 سال کە ڕۆدات 30 سال کە ڕوەدات گرنگە ئەزانین ئەم سیستەمە تا کۆتایی نیە ئاگادار بە ئەم سیستەمە دارایە تا کۆتایی نیە سیستەمی تۆپەڵە بەفریە یعنی مەبەستێکە گەورە ئەبێ وردە تۆ دوای نامێنێت باشە ئەمە قسەی خۆتان ئەو بانکانە سیرکە دیقەتان دابێتێ هەرچی بینای بەرزە لە جیهاندا هەرچی بینای بەرزە 1990 یان بانکە یان تەئمینە یان بانکە یان تەئمینە یان کۆمپانیایەکانە ئاگادار لەو سێنە نەخۆ هیچ بینایەکی عسکەری بینایەکی با بڵێن وەزارەتێک بێت ئەو بنا یان حکومەت وەزارەتی هەیە لە وەزارەتی گەورەترین نیە چ وەزارەتێک هەیە بینایەکانی زۆر بەرز بێ هەمووی لە 5 قات 6 قات ئەو پەر دەقا زیاتر ناڕۆ بەڵام هەرچی کۆمپانیا و بانک و تەئمینە چونکە ئەوان سیستەمەکەیان داڕێشتووە ئەوان سیستەمەکە بەڕێوابەر قازانسی دەرەجەیەک هەر ئەوانەکەن بڕهۆم بینایەکان بەرزن وۆڵ ستریتدا لە نیویۆرکە ئەو حکومی دنیا کات کاتێکە بینی حتا ئەوکەی ترامپیش بیناکەی ترامپیش هەر لەوێندرە گۆڵدمان ساکس لەوێندرە بلاک ڕۆک لەوێندرە ئەوان حکومی جیانەکەن بڕ بینایەکانیان هەور بڕە بەڵام هیچ بینایەکی حکمی نابینی هەور بڕ بێت لە هیچ زیانە بڕۆ فرانکفۆرت سیرکە هەموو بینایەکان بەرزن هەر هەمووی دۆیچە بانک و کۆمێرس بانک و شپارکاسە و فۆلکس بانک و هەموو بانکەکان باش لەگەڵ تەئمینەکانی ئاکسا و ئالیانس و ئەم بینایانە نەبوو ئەم کۆمپانیان لەبەر ئەوان خاوەن ئەم سیستەمە ئەوان قازانجەکان لەم سیستەمە دارایی کە لە ئارادا هەیە و میلەتش ئەبێ شەو ڕۆژ ئیشکە بۆی کە پێڕابگات هەم پارەی تەئمین بدا هەم پارەی ڕسومات بدا هەم ئاو کاربا بدا هەم زەریبەی حکومەت بدات هەر هەمویان ئەوانە گەورەکان ئەو خەڵکە دۆشن لەو پارە سەحراویەی فیات مەنی سیستەم کە دروستیان کردووە پارەیەکە بە چەقەنەیەکە دروستیان کردووە
ئەمە سەیرێکە ئەوە فرانکفۆرتە بزە بڕۆ فرانکفۆرت ئەوە عینە بزەم لە پێش بیناکانە ئەم سیستەمە ئەم ڕسمیلێتی ئەڵێ ئەم سیستەمە بەو شێوەیە بنیادراوە ئەو پارێ لە هیچ شتێکە دروست بووە سێ خۆتە بە نمونەش تریشتان بدەمێ سەرکە نمونەشتەوە موزارانکەکرێن بۆ چێ موزاران لەبەر شت گرانبوون و زەریبە و ئەو شتانەکە چەندین جا لە ئەوڕۆپا ئەو شتانە ڕوویداوە دانسیاڵێ سیرکە ئەڵێ پرسیارێک لەوەدا ئێمە ئەتوانین ڕووبەڕووی ئەم سیستەمە ببینەوە ئەی لە کاتێکە ئێمە هەرچۆن ڕووبەڕووی ببینەوە بینین قەرز زۆر زیاترە لە گەشەی ئابوووریەکەیە چونکە ئەو هەموو پارەیە بێ کاڵایەکت بەرامبەریدا هەبێت شتێک لە دایک بوو بێت ینی زێڕ و زی و لەگەڵ دانای بۆی کە سنووردار بێت ڕێژەی پارە لە بەرامبەر کاڵاکانە ئەرێک قەرزەکە زۆر زیاترە لە کاڵاکان زۆر زیاترە لە گەشەی ئابوووریەکەیە بۆش حتا زیاد بێت پارە بەهای خۆی لە دەستدا بەرامبەر بە کاڵاکان کەواتە کاڵا و ستۆمەنی و ئەو شتێن کە باسم کردو هەر هەمووی گرانە بێت بۆش حکوومەت پەلاماری هەموو شتێک ئەدات هەموو شتێک بیکات بە پارە خزمەت گوزارەکان حتا گۆڕستان و حتا ئاوەڕۆ و زێراب و جادە و ڕێگاوبانەکان هەموو شتێک ئەکە بە پارە بۆ چووکە ئەبێ هەموو ئەو زەوی ئەبێ بکرێ بە کاڵاب بفرۆشتێت بۆی کە وەڵامی ئەو پارە بدرێتەوە کە خەڵکی قەرزیان کردویان حکوومەتیان سەرمایهدارەکان چووکە لە ئابووریدا وایە کە شتێکە زۆر بوو بێ بەها ئەبێت پارەش تا زۆر بوو زۆر بێت بێ بەها بێت لە بەرامبەر کاڵەکانە ئەمە سێوەش زەکەی زۆر جوان ئەڵێ سیستەم ئەڵێ سیستەمەکە وایە یعنی وایان داڕشتووە ئەبێ قەرز بکەی ئەوجا گەشە دروستە بێت لە بەرەی لە بەرەو شتەکە بناغەکەی زبڵە یعنی وەنەی زێڕت هەبێت زیوت هەبێت کانزایشترت هەبێت بۆی کە گەشە بکەیت بەڵکو لە هیچەوە دەبێت تۆ بەعنێ حکوومەتەکان مرۆڤ بە شێوە گشتەکەی ئەبێت کار بکات بۆ ئەوەی کە وەڵامی ئەو هەموو پارێ بداتەوە کە لە بازاڕە زیادی کردەوە کە بانکەکان بنیاتیان ناوە کەواتە ئێستاش با بڵێن لە زانکۆکانە چێ خوێندرێت قەرز بکات حتا لە پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانە جێمان لێ بوو ئەلێگەر بێت و من دەربچم چم لە سندوقی نەقد دووەلی قەرزەکەم و بەدەیان ملیار قەرزەکەم و گەشە دروستەکەم بزانە ئەوە ئەم عەقڵەیان وا لە سیاسیەکان و لەوانەی کە لە داهاتوودا ئەبن بە جێگرەوەی دەسەڵاتدارەکان یاخود دەسەڵاتدارەکان و منداڵەکانیشان لەو زاکۆیانە ئەخوێندرێت بەوەی کە عەقڵێکیان بدن عەقڵێکی قەرزی ڕیبەوی بکەن قەرزی ڕیبەوی بکەن بە بێگوێدانە هیچ بەهایەکی ئەخلاقی ئاینی بەڵکو وا لە مێشیان چەقێنراوە بە فتوای هەندێک کەسانش کە ئەمە قەرزە کە حکوومەتێکات ئەم قەرزە ڕیبا نییە بەڵکو بۆ گەشە و بۆ بنیاتنانی وڵاتە بەڵام نازان لە دەرەنجامی ئەو هەموو قەرزێ لە داهاتوودا چیت بەسەر مرۆڤاتی دادێت کاتێک ئەم قەرزەش ئەم پارە بوونی نییە بەڵکو تەنها وەهمە ئەمەیە پرسیارەکە دەورێت تۆ لە زانکۆ خەڵک وا پەروەردە بکەی وا بێنە نێو مەیدانی کارکردنە لە سیاسەکانی جوان منداڵەکانیان پەروەردە بکرێت ئەگەر هاتنە سەر حکوم جێگرەوەی باوچیان بوون و وڵات پەروەردە بکرێت و خەڵکیش لە تەلەڤیزیۆن و لە مێدیاکانە واچە واش ئاکرێن کە قەرزکردن ئەم گەشەیە لەگەڵ خۆدادێن بەڵام باسی دەرهاوشتە خراپەکانی ناکە کە چی بەسەر مرۆڤدا دێنێت بەسەر کۆمەلگا خێزان تاک هەتا ئەگاتە داڕمان ئابووریە جگەورێکە چونکە بۆ چونکە سیستەمی تۆپەڵە بەفریە ئەم پارە هیچی لەگەڵ دانەدراوە جا قوڕ بەسەر کەسێک کە فتوای داوە لەسەر ئاستی تاک لەسەر بانخوازێک مامۆستایەک لژنەی فتووە و لەگەڵ هەر کەسێک کە هیناوێتی بەگوێدان و بەگوێنەدان بەها ئاینیەکان کە هیناوێت لە هەر دینێکدا بێت کەواتە چێ ئەبێتە هۆکاری ئەمە ئەو کەسانەی کە بە دەرەجەیەکە فتوایان داوە و ئەو کەسانش کە گوێیان لێ ڕاگرتوونە
سری سری باشە ئەلێ 50 ساڵ بە لێستاکە لە ماڵێکە یەک نەفەر پێویست بوو کار بکات و ژیانەکەشی ئەڕۆیش بەڕێوە ئەلێ بەڵام ئێستاکە بێ هەردووچان ئیش بکەن عیشەکە پیاوەکەش ئیش بکات لەبەر ئەوەی نییە کە مەچینەکانی گران بۆ غەسالە و سلازەکەەوە نا هەر ژیان لە سەری بەس شێوە گشتەکەی ئەگەر سوتەمەنی ئەگەر ناوماڵە ئەگەر کارەبای ئەگەر ئەو ئاوەڕۆیە ئەگە زەربێ حکومەتە ئەڵێ ئەم شتانە لەسەر زیاد کرابووە لەبەرەوەی قەرز زیاد دەکەن خەرز لەسەر حکومەت زیادی کرد حکومەت ناچارە زەری بۆ شتیوانە وەربگرێت لە ماکە سەرمایه‌دارەکان خەرزەکەن پارەیەکە زۆرە بێت کاڵا خۆ زیاد ناکات بەڵکو پارەکە زیاتر سریعترە وەک لە کاڵەکانی کە لەسەر زەویدا هەیە لە نیشتمانێکدا هەیە ئەڵێ ئەمە هۆکاری چیە لەبەر ئەوەیە کە قەرزەکە زیاد دەکات و وردە ژیان قورسە بێت خۆ هەمومان ئەزانین کە لەبەر چاوماندایە خۆ باسی هەسارەشتر ناکەین زوانین 50 ساڵ بەلێساکە ژیان چۆن بووە کابرا دوو ژن یان سێ ژنیشیە بوو 16 17 منداڵی شێوێک معاشیە بوو معاشکەشی بەشی هەموو یەکردو لەمان کاتە کرێتیش نەبوو خانووکە معاشکەی بەشی خانوویشە کرد نمونەکەتان دەمێت لە ساڵی شێستەکانە کابرا مامۆستا بە 32 دینار معاشی بوو بەڵام خانوویەک بە 400 دینار بوو بە 15-16 مانگ معاش ئەتوانێت خانووکە بگرێت لە کاتێکە نە ئاو نەکارە بە نە خزمەت گوزارەکان بایعیشی وەرەگرت و هیچ شتێک بە پارە نەبوو پارە هیچ خزمەت گوزارێکیشی نادا یعنی ئەو 32 دینارە تقریبا بڵێن 20 دیناری بە سافی بۆ ئەمایەوە یعنی لە نیوەی زیاتری بۆ ئەمایەوە ئێستا کە معاشخۆرێکە مامۆستایەک 800-900 هزار معاشێتی چەندی بۆ مێنێتەوە ئەگەر زۆر ڕزیلی بکە 100 هزار وەرەقەی بۆ مێنێتیان بۆ نامێنێتەوە ئەگەر بۆی بمێنێتەوە خانوو بە چەندی بە 6 دەفتەریە خانوویکی وەسەد بە چەند ساڵ ئەتوانێت خانوویەک بکڕێ پێشتر بە 15-16 مانگ بە 20 مانگ ئەتوانێت خانوویەک بکڕێ باشە بەڵام ئێستاکە بە چەند هەتوانێت خانوو بکڕێت دەبێت بە منداڵەکانیش ئیش بکەن ناوجە ناکات خانوویەک بکڕێت بۆ چووکە یەک وەرەقەی بۆ مێنێتەوە هیچی بۆ نامێنێتەوە کەواتە ژیان چەند قوڕس بووە لە بەرز لەنجامی ئەوەی کە ئەم پارێت لە هیچەوە لە دایکە بێت خۆشەویستەکان سیر بکەن خۆشەویستەکانم ئەمە ئەو کۆمپانیا بەرزەک کۆمپانیا گەورەکان کە ئەم سیستەمە بەڕێوە ئابن ئاگادار بە دەرەجەیەک بۆ نمە بلاک ڕۆک ئەگەر سێتان بخۆتان ناتوان سیر بە دوای دابگەرن بلاک ڕۆ ئێستاکە حکمی جیهانەکە تقریبا توانم ئەم بلاک ڕۆکە لەگەڵ ستیت ستریتەکەیە لەگەی وانگواردەکەیە ئەم سێیە زۆر گەورن ئێستاکە لە جیهاندا باشە ئەم بلاک ڕۆکە کابینەی جۆ بایدن هەر هەمووی لە مۆزەفەکانی ئەم بلاک ڕۆکەنە ئەم بلاک ڕۆکەدا توانای دارایی 18 تریلیۆن دۆلارە توانای دارایک 18 تریلیۆن دۆلارە دەبینە بەرچاوخەن حکوومەتە شوشی ئەمریکا زیاتر لە 35 تریلیۆن قەرزدارە ئەوە 18 تریلیۆنی هەیە یعنی توانای دارایک 18 تریلیۆن یعنی ئەمە لە حکوومەتی ئەمریکای بەهێزترە و دۆڵەمەندتریشە ئەمریکا قەرزدارە کەچی ئەمە باڵانسی پڕە باڵێن بانکەکەی پڕە 18 تریلیۆن دۆلار لەما کاتدا ئەم سێ بەتاقیتە نزیکەی 1500 کۆمپانیایان لەژێر دەستدایە 1500 کۆمپانیە لە ئەمریکا لە ئەمریکاش لە قوپۆپەکانیان لە هەموو ئەوڕۆپاشدا هەیە و لەوانەیە لە کوردستانیشە هەبێت لە عێراقیشە هەبێت لە خەلیجدا هەبێت ئەم بلاک ڕۆکە ئیفلاس بکە هەم دنیا ئەهەژێنێت باشە یاخود هاک بکرێ هەن شتێک لە شتەکان هەم دنیا ئەهەژێنێت لە دوای وێ ئەو دۆچە بانک لەژێر ڕکەیفی ئەواندا کە خۆتان زانن سنترالی ئەمریکا ئەڵمانیایە ئاکسا تەئمینە سەیریکە ئەمە ئاکسە تەئمینە ئەمانە ئالیانس تەئمینە ئەمانە قازانجی سەرەکی ئەوانە بە دەرەجەی قازانجەکەن لەو سیستەمە دارایی هەیە بۆ چونکە پرسیار گەلێکیش هەیە ئاگادار بن ئەڵێ بۆ نمونە بۆم هەیە لە مێرسێدسە یاخود لە فاوڤێ یان لە BMW یان لە کۆمپانیاکان کۆمپانیا سیارەکانی تر لە شەریکەی سیارەکانی باڵێن ئەمریکا و ئەڵمانیا و ئەوروپا بە شێوە گشتەکەی ئەلێ بانکەکە لە ناو خۆیدایە بۆم هەیە لە بانکەکە قەرز بکەم کە یان بانکە لە خۆیاندایە بیهێنم سیارەکە بە قەرز کاتێکە بانکی خۆیتیان پارەکە ئادات زان پرسیارەکە لەوێن دەردایە فیتنەکە و کلاوەتەکە لەوێن دەرێدایە بۆچی فاوڤێ یان BMW یان مێرسێدس یان سیارەکانی دیکە بانکی خودی خۆیان هەیە خۆ پارەی خۆیانە لێوێندا ناوە چونکە جگەل لە فرۆشتنی سیارێک قازانجەکەن لە قەرزی کەسەکەشە قازانجەکەن دوو قازانجەکەن ئاگادار بە
کە بۆم باسکن لە کلیکەکەیە کەسەکە با بڵێن سیارەیە کڕێ بڵێ بدە دەفتەرە لە مێرسێدسە یان لە BM ئەم سیارەکەی فرۆش بدە دەفتەرەکە بانکەکەی خۆشی بەو پارەیە بزڵ ئەو پارەیە لە دایک بوو ئەوەندە هاتە سەر ڕقم حسابەکەی وی لە کاتێککە ئەو بۆ ئەو دەفتەرەیە تەنها چەند دەئانێت تەنها 10 وەرەقە دەئانێت لە هەر دەفتەرێکە ئەو یەک وەرەقە لە سنتراڵەکە دەئانێت بڵێن لە دۆچە بانک دەئانێت باشە کەواتە دوو قازان زەکات بۆشە هەر کۆمپانیای و بانکی خۆی هەیە هەر کۆمپانیای و بانکی خۆشی هەیە کەواتە هەر قەرزێکە ئەکرێت ئاگادار بە هەم ڕیبایە و هەم لە دایکبوونی پارەیەکی وەهمیشە کەواتە بۆیە بەهرش بە هەموو شێوەیەک بێت مادام بانک پارەی بۆ دایت بائی خۆشی بێت حرامە 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 بۆ چونکە سیستەمەکەم بۆ باسکردن بە قسەی خۆیان لە زمانی خۆیان و واتوان لێش بگەڕن بە دوادا بگەڕن بنووسە فیات مۆنی سیستەم باشە سەیریکەن ئەم پارێت سەکات ئەمە هەموو بانکەکان ئەو بانک و ئەو حکومەتیدانی ئاگادار بن ئەو بزارێ بەس ئەمە بانک و کۆمپانیایەکان و وەتەئەمین ئەم سیانە بە دەرەجێک قازانجەکەن جیهانش قەرزداری ئەمانی ئاگادار بە یعنی حکومەتەکان سێگە حکومەتەکانی هەموو جیان قەرزداری ئەم کۆمپانیانە بە شێوە گشتیەکە یعنی ئەڵمانیا قەرزداری دۆچە بانکە دۆچە بانک لە سنترال لە ECB بانک ئەوروپیشە سنترال بانک ئەیهێنێت باشە ئەوانش لە سندوقی نەقدی دەوڵەت لە بانکی دووەلی دەیهێن بە ئەوانش لەچێ دێن لە بانکی احتیاطی ئەمریکی دێن کەواتە ئەمە سیسیلەیە لە دوایەک دێن و بەو شێوەیەشە قازانجەکەن بۆی کە هەم حکومەت هەم سەرمایهدار هەم تاک بەو شێوەیە پارە لە دایکە بێت کە لەوەتی مرۆڤ هەیە بەو شێوەیە پارە لە دایک نەبووە ئەمە خۆتان زان ئەمە پیغاتنەکان با بڵێن چەتەکانی دەریە بۆ پیشانەدات ئەلەوەکو چەتەکانی دەریە بانکانەی شەکەن ئەم کابراچی وت ئەم کوڕەیە ئابووری ناس وتی پارە نیعمەتێکە هەر کەسێک ئەم نیعمەتێ بەدەستدا هەبێ لە بەردەستدا هەبێت ئەتوانێت کۆمەڵێک کار ئەنجام بدات یعنی توانێت ئەم نیشتیمان داگیر بکە تاڵانی بکەوەکو چۆن چەتەکانی دەریایکەن ئەلێ نیعمەتێکە ئەو کەسەی کە ئەم حکومەی هەبێت ئەم دەسەڵاتی هەبێت کەواتە دەسەڵاتی پارە چاپکردنی هەبێت کەواتە دەسەڵاتی ڕەها لە بەردەستی ئەودایە لە بەردەست چێدا ئێستاکە ئەم چاپکردنە لە بەردەستی نە ئەمریکایدایە نە ئەڵمانیدایە نە ئەمریکایدایە نە بەریتانیدایە بەڵکو لە بەردەستی بانکەکان و لە خوار ئەوانش تەئمینەکان لە خوار ئەوانش کۆمپانیا گەورەکانی جیان کە بۆم باسکردن چەندانێکم بە نمونە بۆ هێنایەوە کەواتە ئەم نیعمەتە لە بەردەستی بانکاندایە چێ ئەی ئەم نیعمەتە زیادەکە و کەسێک کاچی قەرزەکات جا لە حکومەت بێ یان سەرمایهدار بێت یان تاک بێت کاتێککە ئەچێت بە یەک کلیک قەرزەکات ئەم پارەیە ئەمانە پێ گەورەترە بن بۆ شەبینی ئەو وڵاتانێک کە ئەم سێ تێدا بەقووەتە بانک و تەئمین و کۆمپانیەکان ئەبینی ڕۆژ بڕۆحە گەورەترە بن هەر بیناکانیان بەرزترە بێ شوشەی جوانتر و ڕازاوەتر و کاش و مەڕمەڕی زیاتر و دەسەڵاتی گەورە زیاتر و حکومڕانی زیاتر و دەسەڵاتی زیاتر و هەموو دامودەستگا حکومەکانش قۆرخەکەن بۆ لەبەرەوەی سیستەمەکە ئی ئەوانە لە ساڵی هەفتەیە کۆوادا مەزرا ئاڕۆن سەهەر ئەڵێ یەکێ لە سوودەکانی ئەم سیستەمە ئەوەیە پارە هەمیشە لە بەردەستدایە هەتا تۆ قەرز بکەیت یعنی پارە بانک ئەوە نییە بنینایە لە کاتێک بانک بن بڕە بێ و نامێنێ کاتێک کە کەس نامێنێ قەرز بکات کەواتە هەتا قەرز بکات ئەڵێت هەتا قەرز بکەین پارە هەیە قەرز نەکەی پارە نییە بۆ چونکە پارەی خۆیان نییە پارە لە چ لەدایک بوو بەهۆی قەرزی حکومەت و وەزیر و پزیر و سەرۆک و تاک و سەرمایهدار بەو شێوەیە قەرز بکرێت کەواتە وزە و یاخود خۆراکی مانەوە لە ژیانی بانکەکان قەرزە باشە بەڕێزەکان بۆیشە ئەو فتوانەکە ئەدرێن بۆ ئەوانە چۆن ئەڵێ لە ئاسمان بە دووی داگەڕن لە ئەرزە دەستیان کەوتووە یعنی باشترین شت بۆ ئەوان فتوای دینی یاخود زانانی ئەو وڵاتەیە جا مەسیحی بێ یەهودی بێت هەر کەسێک بێ هەر دینێک بێت مسلمان بێت فتوا بدە بڵێ قەرز بکەن لە بانکێکە بۆوان یعنی جوانترین باشترین هەدیە
بۆ ئەوان ئەوەیە کە ئەو فتوایە بدرێ بۆی کە خەڵکی ڕویان تێ بکات چونکە وزە و خۆراکی بانکەکان قەرزی خەڵکە نەک پارەی خۆیان هەبێت و بیدەن بە خەڵک قازانج بکەن بەڵکو کە قەرزیان کرد ئەو کاتە ئەوان وزەیان زیاد دەکاتن و ئەتوانن لە ژیاندا بەردەوام بن کەواتە ئەمە قسەش چی کرد وتی تا ئەو کاتێ قەرز بکەین پارە هەیە لە بانکە سیر ئەڵێ بانک بزۆ قسم بۆ کردی بانک ئەو پارەیە خەڵقەکات هەر بەو ناوێ خەڵقەکات یان شتێ خەڵق ئەوەی کە شتێک لە هیچەوە دروست بکەیت خەڵقیە کات و لە هیچ شتێکەوە لە هیچ شتێکەوە پارەکە دروست دەکات وەکو چۆن ئەم میزەڵانەی کە ئێستاکە غازی تێکات ئەلێ وەکو ئەوەیە سەب ئەم غازەیە پڕە بێت دەبدەبە چی دەدێت میزەڵان وەختێک دادێت تاقێت سەیرێکە ئەڵێ ئەو پارەیە سەیرکە ئەمە میزڵانەکە سەیریکە ئەڵێ ئەو پارەی کە من وەرێ بۆم هاتوو سەر حسابەکەم لازمیش نییە بیدەمەوە یعنی وەکو بەرجەستە بێ بیدەمەوە هەم ئیشی بکەم هەر لەسەر حسابە ئیشەکە بە ڕقەم ئیشەکرێ بە ڕقەم بەوە هەم دێ و بەوە هەم ئەڕوات و بە هەم هاتوچی پێکری بۆش لە زۆربەی زۆری وڵاتەکانی جیانە بینی هەموو دیجیتالی کراوە پارە هاتوچۆی ناکات تەنها ڕقەم هاتوچۆیەکات پێویست ناکات و ئەو ڕێژە پا دەفتەر وەگرتو دەفتەرەکەی بدەیەوە تەنها ڕقەمە بە ڕقەم هاتوچۆی کەوتەوە بڕێ ئەمەش بزە بسیرکە چینزن واتە چی یان تاکس بە خۆتانزانەوە بە فەڕەنسی نووسراوە ئەمە چینزن بە ئەڵمانی یعنی سوشی لەسەرە دە چێشەکە لەوەدایە ڕێباشێتە سەرێ ئێ باشە پارێ بخۆی لە هیچ لە دایکە ئەدی بۆ زیادە دێت بۆ سو بێتە سەرێ پێکەینەکە لێرەدایە ئەخە چاواشکە لێرەدا تو پارە لە هیچەوە لە دایک بێت و زیادەش لێ بسێ نەک پارێ خۆت بێ ئەمە چی پێڵێن ئێدا سەیریکە گێرد پیغامیدە یعنی هەڕەمی خۆی سیستەمی هەڕەمی چییە لەسەرێتە خوارێ سەرێتە خوارێ سیستەمی هەڕەمی بەڵام ئەم سیستم بە پێچەوانەوەیە هەڕەمەکە خۆی هەڕەم دەبێت ئەگەدار هەڕەم لە خوارەوە قایم بێت تۆکمە بێت بناغەکەی لەسەرەوە باریک بێت بەڵام سیستەمە ئەو سیستەمە بۆ ئەگەدار بن کێشەکەی ئەم سیستەمە لەوەدایە بناغەکەی هیچە بەڵام هەتا دێ سەرەوەی ئەستورترە بێتن و چی لێ دێت هەتو هەر خانووێک بناغەکەی زعیب بوو سەرەوەی تۆکمە بوو قیمەتی نییە ڕوخێت بزڵ ئەو سیستەمە سیرکە ئەمە پارەکەیە ئەو پارەیە بزانین چۆن چۆنیە ئەو ئافرەتە بۆمان باسەکات کێشەی ئەم سیستەمە لەوەدایە سیرکە بالعکسی کردەوە ئەم سیستەمە سیریکە ئەمە پارەکەی کە هەیتمان پارە کەمەکەیە هەتا دێت وەهمەکە گەورەترە بێت بالعکس بنیاتراوە سیریکە ئەلێ بۆ نمونە لە ئەڵمانیا تەنها ١٧ ئەو پارەیەمان لە بەردەستدا هەیە ئەو ڕێژە پارەیە ١٧ ئەڵێ سەبسب ئەڵێ وەهمەکان دێت پشکەکان دێتە سەری سەرنجداتی حکومەت دێتە سەری لە بۆرسەکانە پارەی دیکە دێتە سەرێ بە وەهم لە فۆڕێکسە بە هەمان شێوە بە وەهم هەمووی وەهم چی لێ دێت سەری ئەڵێ پارەی ڕێژەی دراو پارە زیادە بێت بە بێ کاڵە ئەگەدار کاڵی هیچ بۆی لە بۆرسەکانیشە لە فۆڕێکسەوە هەمووی بەوە هەم ئیشەکرێت کە بەوە هەم ئیشەکرێت چی دروستە بێت بناغەکەی ١٧ پارەکەمانە پارەکەش تەزویرە ١٧کەش هیچ نییە کەواتە بناغەکەی چی هەتا دێ ئەڵێ چی لێ دێت ریسکەکەی زیادە بێت ئەم سیستەمە ریسکەکەی زیادە بێت سەیریکە سەیریکە بۆ فیلمێ لەگەڵداناوە ئەوە لە سەر خەتەرەکە لێرەدا ئێستاکە بۆ ئەوەش پەلامار ئێرەدا ینی هەتا ئەم سیستەمە بەرەو سەرتر بڕوات ترسناکەی زیاترە سێکەوە خەڵک ڕاکات لەگەڵ فیلمیان لەگەڵ هیناتەوە ئەوە سەرەکەیەتی سەری پیرامیدەکەیە بابن هەڕەمەکەیە سەیریکە ئەوە لەگەڵداناوە سەیریکە ئەمە چێ زیاد دەبێت ڕیزیکۆ بە ئەڵمانی ڕیسک بە ئینگلیزی خۆتانزانن بە فەڕەنسیشە بەمە ڕیسەکە زیاد دەبێت لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەم گلتمێنگە یعنی ڕێژەی دراوەکە ڕێژەی پارەکە هەروە زیاد دەبێت ڕیسەکەش زیاد دەبێت لەگەڵی چونکە هەتا پارەکە زیاد بێت بووکە وەهمە
ڕزکەکە چی لێ دێت ڕزیکۆیەکە ڕزکەکە چی زیادە بێت ئەوی زیادە بێت کەواتە کێشەی ئەم سیستەمە لەوەدایە نابێ پارە لە هیچ و خۆڕاییوە لە دایک بێت بە یەک کلیک لە دایک بێت چێ ئەخڵقێنێت ئەم کەسانێک کە هۆکارن کەسانی فتواندا کەسانێکیش پەمپەدرێن ئەهێنن ئەوەی کە دینداری ئێستا کە قەرزەکە دێنی بۆ چونکە فتوای وەرگرتووە چێ فتوای دا و کەسانێک کە لەم سیستەمە تێناکەن لەگەی احترام بۆتان بەڵام بەداخەوە ئەمە هەڵەیەکی ئاینیە و هەڵەیەکی زانستیە هەڵەیەکی مێژوویە بەڕاستی کارەسات بۆ مرۆڤاتی ئەخڵقێنێ و لەسەر هەمووشانە بۆ مسلمانان و قیامەتی شەکەش ئەڕوە ئەگەر بێت و بەڕاستی ئینسان بە خۆیدا نەچێتەوە سیرێک ئەمە قسەی خۆیتیان لە کلەکسەکان لە کوڕەکان لە ئابووری ناسەکانیان ئەمە قیلەوە قالە نیە فەر هەموو بەڵگەشە باشە کەواتە هەتا ڕێژەی دراو زیاتر بێت کە هیچ کانزا لەگەڵدانراوە ڕزکەکەش زیاتر بێت وەکو چۆن سەهمی بۆ کردووە باشە سێک ئێستا ئەقیژێنێ بۆ یعنی لەگەڵ داناوە یعنی ئەمە دعبایەکە ئەمە کارەساتێکە لەگەڵ خۆی دێنێ یعنی ئەوەی کە تێبگە لە بەری ڕاکات ئەو فیلمە لەگەڵان داناوە باش ئەوش ئارتەی ئاگادار بن یعنی بزانە تەزاتە ئاڵێ ئەم سیستەمە ئاخیرەکەی چی لێ دێت پوچە بێتەوە ئەتەقێت لەبەرچی لەبەر ئەوەی بزە بێت سیرکە یەکەچیان میزڵانەکە چی لات ئەمە تەقی یەکیان میزڵانەکە ئەگەر ڕای ئەگریت ئەپوچێتەوە ئەگە بەرداوامە بێت ئەتەقێت یان کێشەکە لەوەدا سیستەمەکە هەڵەیەکی بناغەیی لەسەر زبڵ بنیادراوە ئەم هەڵەیە بەسەر مرۆڤایەت تێپەڕیوە و بەسەر موفتیەکاندا تێپەڕیوە بەسەر ئاینەکاندا تێپەڕیوە مزگەفتم بینیوە لەسەر ڕیبا بنیادراوە تاوازە بۆ گلەی لە کەسێک بکەم کە علمی شەرعی نییە و علمی زانستیشی نییە ئەگەر ئایناسەکان ئەو فتوایە بدەن کەواتە خەڵکی عوام بۆ گلەی لێ بکرێت باشە ئەمە تا خۆ بخۆتانە بین ئەمە قسەکانی خۆیتیان باشە 2003 2004 2005 2006 ئەتا ئەگات 2000 ئێستاکەی خۆمان سیرکە پارە چەند زیادی کردووە سیرکە ئەمە دو سەفتیاندانەوە 500 چەند سەفتیاندانەوە یعنی وەکو بزانی کە ساڵ بە ساڵ هەتا قەرز زیاتر بکرێت هەتا فتوایەکان زیاتر بدرێن بۆ نمونەوەژ وەربگرین هەتا مرۆڤ هیچ بەهەیەکی ئاینی نەبێت و هیچ بەهایەکی زانستیشی نەبێت کەواتە هەموو خەڵک ڕوو لە قەرز کردووە بۆشە زۆر دەگمەن ئەبین ئەم ڕۆکە بەداخەوە لە نێو مرۆڤەکانە کەسێک نەبێت قەرزی نەکردبێت لە بانکەکانە سەری سەب زیادی کردووە هەمووشی زیادی کرد سەیریکە ئەم سۆرانە کورتن بۆ ئەو پارەیە زۆرە ئەمە ئابووریە ئابووری چەند زیاد دەکات ساڵانە سە تا 1.5 2 3 گەشەی نیشتیمانیان گەشەی نەتەوەیی باشە بەڵام پارە چەند زیاد دەکات لە هەر وڵاتێکە سەیرەکە بینی ڕێژەی پارە زۆر لە ڕێژەی گەشەی ئابووری زیاترە ئەوەی کە بەداخەوە لە زانکۆکانە ئەخوێندرێت و لە تەلەڤیزیۆنەکان نیشانە درێت و لە شتەکانە لە هەموو جێگایکەم باس دەکرێت کەس باسیەوە ناکات هەڵێ پارە بێنە و گەشەی بکە پارەی بێنە و گەشە بەڵام ئەخ نازانم گەشەی چی بەسەردادێنێ فێر ئەوەتان فێر ناکەن بێگومان ئەوە 100% ئاگادارم سەیرکە سەیرک ئەو پارەیە سەیریکە ئەڵێ زۆر لە بەرهەمی نەتەوەی یان نیشتیمانی GDP یان GNP خۆتان ئەزان ئەوەی کە ئابووری ناسن ئەزان کە ئەو شانە چنە ئەڵێ زۆر لە GDPەکە زیاترە ئەو پارەیە کە قەرزەکەی لە هەر نیشتیمانێکە سەیرکە ئەڵێ ئایا ئێستا ئێمە کەوتوینێتە سەردەمی شەپۆلی دەریایی پارە یان پارەکان ئەو شەپۆلەکات و شەپۆلی کردووە و بۆ سەر ئابووری جیهان کە ئەو پارێکە زۆر بوو چی لێ دێت کاڵە بەرزەبێتەوە زێڕش کە زۆر دێتە سەر زمان ئەوەی هۆکارەکەی براکارم هیچ علاقەی بە شەڕ و مەڕ و کوشتنی زدەحیا سنوار و نازانم قسەی حەلق و بەلق و وەڵڵاهی گریانم پێدێ و پێکەنیشم لە هەمان کاتدا لە بۆی لە بۆ قسانە ئەمە ئەوە وەزعەکەیە ئەمە سیستەمە داراییەکەیە کە بە شێوێکی زانستی بۆ باسکردن بۆی کە بەرچاوڕوون بن ئەو قسانێک کە ئەگرەی چی ڕازینە و ئەو فتوانش کە ئەدرێن بۆ ئەوەی کە وەڵا ڕسوماتی و خۆت مۆزەف و یان بینایەکە مەسرەفی هەیە بۆ شەبێت ئەم ڕسوماتانە پڕ بکرێنەوە بۆ ڕێبایی کە ئادرێکە بەداخەوە هیچیان حەقی خۆیان نەپێکاوە بەڕاستی ئەگەر پەشمان نەبنەوە پاشگەز نەبنەوە بێگومان کارەسات ئەخڵقێنین بۆ دنیا و بۆ قیامەتی خۆمان ئەمە ڕاستیەکەیە هیوادارم بەرچاوڕوون بن و ئەو کەسانی کە
لەخوا ئەترسن فتوان نەدەن و ئەو کەسانی کە ئیماندارن بە قسەی ئەو فتوانە نەکەن چونکە بەڕاستی کارەسات ئەخوڵقێنێت و زیانی بۆ سەرم نیشێ بۆ سەر منداڵەکانیشم هەیە بۆ سەر نەوەکانیشم هەیە بۆ داهاتووی مرۆڤاتی بە شێوە گشتێکی هەیە ئەمە مەوزوعێکە مرۆڤ دۆستانەیە و ئاین دۆستانەیە و لەو پەڕی خۆشەویستیم بۆ مرۆڤە کە ئەم شتە باز بکرێت کە دەبێت ئەم سیستەم ئەوانەش ئەیانەوێت ڕای بگرن یا خۆت علاجێک بدۆزنەوە بۆیش بینی رووسیا و سین و ئەفریقیای خوارو و بەڕازیل و سین ئەوانە ئەیانوێ جەماعەتی برێکس ئەیانوێ هەوڵ بدەن ئەم سیستەمە بگۆڕن و چەند وڵاتێک بینە نێو ڕێکخراوەکەیان بۆی کە ئەم سیستەمە بگۆڕن کە هەوڵ و کۆشەکانە چڕ کردێتەوە بۆ لە ناوبردننی ئەم سیستەمە دراویە جیهانیە چاواشەکاریە ئەم منملانەیە بەردەوامە و عنی بە هەر زۆرێک بەردەوام بێ هەر خەتەرە ڕابوەسیار خەتەرە هیوادارم بە چاوڕوون بن و بزانن سیستەمە دراوێ جیهانێکە لەکوێوە هەڵقوڵاوە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.